سلام علیکم هاوڕێیانی خۆشەویستم زۆر بەخێر بێن بە ڤیدیۆیەکی نوێ ئەوڕۆ یاریێکی زۆر سەرنجڕاکێشتان پێدەناسێنم کە لە منداڵیەوە من یاریەکەم چەندین جار کردیە لەسەر پلەیستێشن 2 ڕەسەن هەبووم و ئێستا لەسەر کۆنسۆڵە نوێیەکان بە پلەیستێشن 4 و Xbox One و Xbox Series و پلەیستێشن 5 بەردەستە بە ناوی Destroy All Humans بەشی یەکەم کە بەشی دووەمی ترێلەرێکی لێ بڵاوکرێتەوە بڕیارە بزانم ساڵی داهاتوو بڵاوکرێتەوە هیچێکە لە یاری هەر نازدارەکە و زۆر خۆم خۆشحاڵ زانم توانم یاریی کلاسیکی سەرنجڕاکێشتا پێ بناسێنم کە لە کورستا زۆر بەناوبانگ نییە یاریەکە تاقی دەکەینەوە وەکو ناساندنەوە و حەز دەکەم ئێوەش تاقیکەنەوە گەر Xboxتان لەسەر گەیم پاس بەردەستە لەسەر پلەیستێشن 4 و ئەوانەش بەردەستە نرخشی زۆر گران نییە تکات دەکەم دوگمێ لایک سابسکرایب لەبیر نەکەم بۆ پشتگیریکردن لەو جۆرە ڤیدیۆیانە کە یاریەکانتان پێ دەناسێنم با ئەو یاریە تاقیکەینەوە Destroy All Humans Okay. New game. Empty space. Okay. یاریێکی زۆر خۆشە یعنی زۆر خۆشە بەرێ مرۆڤەکانی هەسارەی زەوی ئاگاتان لە خۆتان بێت while the experience read the content historical records okay ئەوە لێرە مەبەستی چیە دەرێ ئاگادار بن مێژووی ئێوە دەگۆڕین مەبەستی مرۆڤایەتیە بوونەوەرێکی ئاسمانی دێتە خوارێ دەیەوێ مێژووی مرۆڤایەتی گۆڕین دەرێتە ئێستا بیرتان لەوەی کردێتەوە کە لە هەسارەکانی کە ژیان هەبی لەوانەیە شتی سەرنجڕاکێش لە دەرەوەی زەوی هەبی لەوانەیە بنە هاوڕێمان take our first tentative steps into space. What tales will be told of that glorious day when we are first contacted by our brothers from beyond the stars. برامان هەیە قسەی وایە خەڵکی دیکەمان هەیە لەسەر زەوی ناژیوە کە شوێن کە دەژین گەیم پلەی ئەو یاریەش زۆر ڕاکیە گەیم پلەیەکە تەبێت پێنج All systems go, General. 4. شتەکان ئامادەیە چوار Come on, baby, show us what you got. یاڵا بزانم چ دەکەن ئۆکێ ئەوە هات بوونەوەرە ئاسمانەکە هات blazes is that? What the hell blazes is that? لێوەشتە چییە؟ Stop the countdown. وای گرا شوێنی خۆی تەقیەوە ئەو بوونەوەرە ئاسمانیەکە سەرشینەکە کەوتە خوارەوە بەیان لێکدا سەربازەکان گەیشتە شوێنی ڕووداوەکە بزانین چی لێیە ئۆکەی ئەوە کەشتیەکەی پێ دەوترێت دەفری فڕی و ئەوە کەشتی بوونەوەرە ئاسمانیەکەیە سەرشین ئەوە هەوە ئەوە کارکردی یاریەکەمانە بەوەی یاری دەکەین کاتە ژێردەستی دەسەڵات حکوومەتەک وەتی ئەمریکای تاکردنەوەی زانستی سەداوای لەسەر بێعەقڵ دەبێت تۆ بنێرم مەقسەدی بوونەوەرە ئاسمانیەکە shaken, Pox? You look a little, what's the word? Constipated. Let's just say I hope you turn out to be less of an evolutionary dead end than your predecessor. You lost me. Shall I tell you a secret? Few of our people know this, but the DNA patterns in our cloning banks are becoming more and more degraded with each new clone. That's bad, right? Only if we want to retain our immortality through cloning. Of course it's bad! I sent Crypto 136 in search of a planet we visited many eons ago. A planet seeded with pure furon DNA. But I lost contact. Let me get this straight. You sent me, him, Crypto 136 to a hostile planet and he's disappeared. Maybe captured, maybe even being tortured as we speak. Well, I wouldn't jump to anything. I bet you would. Let me tell you something, Pox. You're a smart cookie. But there's a time for thought and there's a time for action. And this is one of those times. ئێستا کاتی ئەوەیە بچین The second one. ئێستا کاتی ئاکشنە
هاتی هێرش کردو Perhaps you're right, 137. نای 137 Right, you 137 kidding me? A cryptosporidium captured by a bunch of monkeys? We gotta go in. بە مرۆڤی دەرێن We مەیمون gotta crack some craniums. We gotta rescue me. Him. He's gotta rescue me. I mean, I gotta. Brains, man. When do I get to blow things up? Patience, Crypto, patience. نای I کریپتۆ take your 137 point. دەڵێ Prepare the کلۆنەکەی وی mothership. واتە هاوشێوەکەی وی کە بەخۆتی بەڵام کلۆن That's کرێتە what کۆپی I'm کرێ talking زەویە about. So, لێم گەڕێ با بچم بیان what's the کوژم name of this crummy planet? سارێ Our ناوی چییە destination. The planet Earth. هەسارەی زەوی ئەوە هاتینە سەدێنە سە هەساری زەوی دەینە سەر هەزاری زەوی کریپتۆ 137 سەبەتان دەڵێن زیاتر لە کاتی گەیمپلەیەکەی تێتان دەگەینم کەوە بزەبە دیاریکردنەکە چۆنە و باسیستەکە گەیمپلەیەکان پێی خۆشە کات خۆش لەسەر پلەیستێشن 2 لەگەڵی گەورە بووم یانیەوە یەکە لەو یاریانە دەرێت collect brain stems and fewer probes more DNA دەبێت تو چ بکەی مێشتی ئاژەڵ و مرۆڤەکان بە ئامێرێکی خۆت کە سیلاها کەشتەکە لە دەستە وەربگرێت Blue Moon Drive Cinema ئەوە سینەمای سەرشەقامە هەڵک بە سایرە دەوەستی سەیری پاشەی سینەما دەکەم ئێستا ئەمە دێن ئەوێ ماتین ئێستا دێن ئەو مانگایانە مێشتیان دەخۆین بێعەقلیان دەکەن بە کاتێککە مێشتی وانە دەخۆی بێعەقڵ دەبن زۆر زۆر خۆش دەبێت ئەوە هات دابەزین مێشتی مانگای دەخۆین ئەوە هاتە دەبێت کریپتۆ 137 پێی خستە ناو پاشماوەی مانگە پیسە Orthobox to Cryptosporidium 137. Come in, Cryptosporidium. Crypto here. How's the view from the safety of the mothership? Very funny. Let's just say I'm glad I'm up here and you're down there. Loathsometer planet. Now, Crypto, to ensure this invasion runs smoothly, it is imperative we identify the dominant life forms on this world. Those lactating bovoids are likely candidates. Surely you don't mean those foul-smelling gas bags beyond the fence. Yes, I'm afraid I do. But they're covered in nipples. Now, Cryptosporidium. Okay. And Crypto, do verify your suit is working under Earth's atmospheric conditions. Get a move on! Okay, دەتوانین کامێرا بسوڕێنین We can peer into the minds of lower life forms via the cortex scan. Rip the preliterate thoughts from their pathetic little brains. سکانی مێشتیمان برد Move. Primitive, yet profound. Scan another one. ئەو مێشتیان سکان دەکەن Again with the moo. I think these lactating bovoids are trying to fool us. وەرەزانم زۆر پێشکەوتنەوە ماگارە بەڵام دەڵێت تەنیا دەڵێ موو زۆر پێشکەوتنینە Eat with their mouths. خۆراکی بەدەوی دەخۆن نازان خۆراکی بەس دەخۆنەوەرە Attention, Earth creatures. This planet is now part of the Furon Empire. Your benevolent masters welcome you. At this time, we wish to abduct you for the purpose of scientific research. The procedure will be protracted and invasive. Do you have any objections? Earth creature, I am addressing you. Respond or be vaporized.
گۆڵاوی دایەوە. I don't care how many stomachs you have. I don't have time for this. جێم لە نییە چە مەعیدەت هەیە. ستا من کوێرانە دەکەم. Furons have evolved the astounding power of psychokinesis, Crypto. Target an object or creature, then lift it into the sky. توانین بە Use ئاردی PK بەرزیانکەینەوە. to finish off the belligerent bovines. Slam them into the ground. بەرزیان کۆ بە ئاردیان داڵە. These creatures. Good work, Crypto. کوشت. مانگەیە فەقیرەکانمان کوشت. Martha, you didn't tell me we was having barbecue for dinner. Wait a minute, that ain't steak. فلاحة. Holy Tiara. mother! Martha, give me the shotgun. دادگانەکەم لۆ بینە. پێبچین لێدێ. This looks like a job for the Zapomatic. Fry that farmer. Extract and collect the brainstem from what's left of the agricultural engineer. ئەوە مێشکی بەردەگی. Soon the مێشکمان خواست. brainstem and collect the furon Takio. DNA. Harold, come on back! You gotta see this! It's like a They got a talking horse on the TV! I ain't never seen nothing like... ئاو یەکەم جارە بوونەوەری ئاسمانی دەبینین لە هەموو ژیانێ. Little green spaceman! Little green spaceman! تە پیاوی ئاسمانی. I am not green. ئەمن سەوز نیمە. ئۆکەی شیڵمان هەیە دەڵێت تا شیڵت هەبی کێشت نابی بەڵام کە شیڵەکەم بۆە زیانت بەردەکەی بۆ دەبی خۆت بجوڵێنی و ئەگەر برینیان بخۆین واتە مێشیان بخۆین شیڵدەکەمان و درعەکەمان بەرزەکەوە. Be merciless. Let none survive. مێشت خۆین ئۆکەی بۆی ڕیفێش دەبین. ئەمەش با بخۆینەوە. Boy, I could just fall asleep here. What am I, a horse? مریشی لێ تا مێشی مریش بکەین بێت. Good work, Crypto. ئیشەکی باشمان دووتیارەکانمان هەموو لێ ناوبرد ئەو پۆلیسە پۆلیسی لێ ئێستا پۆلیسی لێلانی پۆلیسە باوەڕ نەکات. We got a call from Farmer Dixon over the other side of the state road. Said he heard some pretty strange noises coming from over this way. بەڵێ خەڵکی چیان دەستی سەیر و سەوەرە بووە. What is that? A new silo? Electrocuted him with a big old... Crypto. That human law enforcement officer is attempting an unauthorized entry of your spacecraft. Okay, have if those pea-brains were to get their hands on your quantum deconstructor, they could rip a hole in the space-time continuum. ئەگەر ئەوان دەستیان بکە بە کەشتێکی تو دەتوانن گەشتی کات بکەم گەشتی زەمان بکەن پێشەمان دروست دەبێت. Vaporize them, Crypto. جێتپاکشم هەیە دەتوانم بفڕم زۆر زۆر خۆشە جێتپاکە. Crypto, my radar shows more humans approaching. Hurry to the saucer. You're under. Get in your flying saucer and annihilate everything in your path. Take a spin in your saucer, Crypto. Get a Okay, feel the for trying controls man and then go ahead and Porsche. start shooting. Destroy all buildings. Leave no trace. Bomb those monkeys back to the درەستێنانە Stone هەمووی کاول Age. بکە. خانیان هەمووی کاول دەکەیت. Perfect. دەرەش بێران ئەوش سایدەی پێکەوە. Nice shooting, Crypto. نەفەرێک لێرە هەر زیندی هێشتا. ئەو سوپا هات هاوڕێ. سوپای ئەمریکی. کات نەکات. Move out
spot, man! Move! دلوبەرجی ئەوەی لەبەرە ئەوەی لە یاری Call of Duty World I don't know, but I've been told. Joe McCarthy's good as gold. Joe McCarthy good as gold. Great! The human military-industrial complex. We can't allow them to alert their leaders to our presence. Exterminate them! ڕوبەڕویان بینە ئێستا بەدە بابەوە. Open fire! تەقەی لێ بکەن. ستایلاستان دەکەم. Crypto, I hereby give you official permission to destroy all humans! Oh, destroy all humans. دەری هەموو مرۆڤایەتی لەناو بکە. بە ئەوەژە ناو ببین. Look out! There are more to the north in the bushes! Replenish your saucer's shields by draining any human key. Superb! توانین مێشکیان هەر بخۆن هێشتا. زیاتر بیان کوژی. توانین مێشکیان بخۆن. The humans are making a final push! Wipe them out once and for all! خلاص مرۆڤایەتی هەرەوەندەیە. بەزە وڵاتەیە ژە بکە. ئەو پێسەیرە. لە هەموو فیلم یاریەکان ئەگەر بوونەوەری ئاسمانی بێنە خوارێ لەسەر زەوی ئازان بۆ دێنە ئەمریکای. بنیانە وڵاتێکی دیکە. هەیە وەرە کوردستان. وەلایەنە وڵاتێکی ترە بەس دەچن ئەمریکای. ئەمریکا سەرکەری زەویە. یان لەبەرەوەی فیلم شتەکە ئەمریکی. بینە عەقڵتانم دەنێم دماغتان بخۆم مێشکتان بخۆم. یەکدارم مایە. Excellent work, Crypto. هەمووانە ناو بردم. سوپاوە. Did you see what I saw? بینیت ئەستەی بینیت کامم بینیتم؟ Little green man in a flying saucer wiping out the best infantry unit in the U.S. Army. Right, good. Me too. Green? Not gray? Don't be a stiff. You know what it means? Absolutely. What? It means the papers got it right for once. Get on the horn to Silhouette. We've got the worst case scenario. Believe it, Roswell was only the beginning. The invasion is on. بوونەوەری ئاسمانیەکان هاتینە زەوی داگیرکەن. Mission successful. بگەڕێینەوە لە بۆ مەدەرشیپەکەی گەڕێنەوە ناو کەشتێکی خۆمان. ئەوجا یاریەکە لێرەوە مەرحەلەکانی زۆر خۆشتر دەبێت. مەرحەلە یەکەم سادە بوو بەڵام خۆشتریش دەبن هێشتا. Now then, I know what you're thinking. What can I, a lowly novice, do to help bring about the destruction of Earth and the inevitable reign of the Furon Empire? Well, it was in the earliest days of the Empire we realized our species was doomed. Eons of waging war on inferior races with unregulated atomic weaponry had mutated our genes. We could not propagate due to our complete and utter lack of genitalia. Fortunately, a Furon ship happened on its way back from destroying the جنتیان نییە واتە ناتوانن زاوزێ بکەن بۆیە پێویستیان بەوەیەکەوە ئاسارێککە داگیرکە مێشتی کە بنەوەوی خۆیان کۆپی بکەن کە بۆ شوازی زیاد دەبن دەیانێت لە ڕێگەی زەویشەوە ئەو کارێک بکەن کە زەویە مرۆڤ فیزیۆلۆژیدا دیێنەیەکان پێشکەوتونە دوێ دەیانەوێت بەرای مێشتی وانە زیرەکە دیێنەیان زیرەکە بۆیە دەبێت ئەو کارە بکەن لێرە دەتوانین میشنەکان هەڵبژێرین لێرە دەتوانین شتەکانی خۆمان ئەپگرێد بکەین
If you've got something for me in trade, say some of that delicious DNA you've collected. هەر دیێنەیەکی کۆکەوە دەتوانی لێرە ئاشیاکانی خۆت پێ بەخۆتر بکەیت بەڵام جارێ هەر ئەوەندەمان هەیە ئۆکێ بینە مشنەشی دیکە ئۆکەی ئۆسکیپ دەکەم لەبەرەوەی ئەوانەیە کوانە هیچ نییە ینی تەنیا کەشتێکە دێت تەمشێک ئاورێ دەکەم دەڕۆ پێ ئەسکیپم کرد ینی هیچ ڤیدیۆیەکی مهم نییە لەدەستی بدەن بس بخۆم یاریەکەم کردی دەزانم سڕ دەوەشتانە پێتان Crypto! I see a horde of humans up ahead, مرۆڤی congregating دەبێت in some لێرە sort of holy ground. Here's the plan. I want you to enter the fair, find a malleable human and lead it back to your ship for questioning. Get the picture? ئۆکێ دەرێ بڕۆ مرۆڤەکی بدۆزەوە بهینە لای کەشتەکەی خۆت تاوەکو پرسیاری لێ بکەی بەڵام ئەو پرسیاریە تاوەکو شێوەی خۆت وەکو مرۆڤەکەی لێ بکەیت سەبەتان نیشان دەمستەکە ئۆکێ دەڵێ ئەگە مرۆڤ ئەتوی بینی ئەو نیشانەی چاوەێت سەر شاشەی ئەگە زەرد بوو واتە ئەوان ئەتویان بینیوە وەکو بوونەوەرێکی ئاسمانی سەیرت دەکەن ئەگە چاوەکە ڕێژەی بینەکە زیاتر بوو ئەوە کێشە دەبوو دروست دەبێت Crypto! That human is aware of your presence. The more people become aware of you, the more chance that those human policemen and the military will come to investigate you and take you down. Don't forget to disguise yourself, Crypto. You're not exactly inconspicuous, you know. ئەو شێوازەی ئەوە خۆمان کردە و کابرەیە بەس ئەوە بە شێوەیەکی کاتیە بری ئاگادار بین cortex scan to maintain the illusion. You wouldn't want to lose concentration while surrounded بەڵام by دەبی جارجارە خۆمان ئەپدەیتکەینەوە مێشتی وانە بکەن Tofu? What the heck kind of thinking is that? Meat! Meat! I like meat! ئەوە نازەم سارە ئۆکەی دارشتی خۆڕی ناو دەکرا It's a good day to use excessive force. Heck, every day is a good day for excessive force. خۆمان کردە ئەوە What we need is the dumbest, weakest-willed, most malleable human we can find. دەڵێ مرۆڤێکی زۆر بێعەقڵمان دەوێتن بیدۆزیەوە You just have to scan them all. What's all this commando talk? How many dang ways are there to... Your mind's been that Uncle Milty in a dress. Beast. Yeah. Town's doing great. Business is booming. Hope is on the way. Yada, yada, yada. Let's barrel through this puppy so I can get down to the real business of governing. Making time with the delicious Miss Rockwell. Wayne! Finally. Rip my lid if Mama made me take one more slurp of cabbage soup. I want roast chicken. Chicken of the sea. Or was it by the sea? Eat your heart out. Okay. All right, Crypto. I've analyzed all the thoughts you've collected, and I think I've isolated the perfect subject for you to... Probe and vaporize? No. Abduct and bring back to the mothership. Okay, دەڵێ نایکوژە بەڵام نەفەرێکم لۆ بدۆزەوە بیگرە و بهینە ناو مەدەشیپەکەی واتە شیپە گەورەکە کەشتێ گەورەکە Okay, but humanity ain't gonna annihilate itself, all I'm saying. بیان فێنە Can I finish? vaporize یعنی بیانکە هەوا بیان کوژە As I was saying... Okay, دەبی بچین implant a command on a puny human brain. Bend its will to ours. I want to thank all the little people, but there's no time. Gotta go! ئەوە چم کرد See the dojo. Aliens in the cornfield? I knew it! Which way's the exit? کەواتم کرد Enjoy the fair! Oh, and don't ride the mangler! It's a freaking death trap! Must keep going. Feet killing me. Stamps. Heels. Wait! I left my purse in the tent. You have the right I must go to the dark and mysterious woods. There's no reason to be afraid. Nothing bad ever happens to people who go into dark and mysterious woods. Especially not in fairy tales. For fashion fairies. Not that I know. غلطم كنت خلينا بقى الصباحي ده بابا لا غلط Nothing to worry about
here. I don't remember parking here. Of course, I can't ever remember where I parked. برا کچێ وەرە بەدومکەوە عاشقی خۆیمان کردی. And rounder. And saucer shaped. Whoa! This is just like my dream. Can't wait to tell Dr. Friedman about this. اوكي. La la كمان la هنا. la la. او على اساس بخوي تعليقه على اساس اوا شاد زوان وشتا لكن هم الرزم قصيده كان لياريكي على اساس كابرياكا ميغو Where am I? وتي This shit بعقل doesn't تريم بروف look like لوبتوزو the انا كعقل يعني pie ديرنا contest. كنا شاد زوانك البريدي Uh-oh. من قسم لك دي ياريكا ولا على اساس شاد زوانك بعقله What's happening? Oh, God! Please, no! Oh, it tickles! هذا بعقله Probing time. بروفاتشي Oh, بروفا على yeah, اساس right there, that's the اويل spot. صدقتن تاك نوزان صدقتن للاين بوونەوەری ئاسمانی کەس هێشتا پێ دەکەین دەرێکی لام دەبتەوە Never fails. never fails هەرگیز گوز نایەنێ کەمان بابڕین Hurry, Crypto! The authorities are on their way! Get in your saucer! Wreak havoc by using your saucer's abductor to levitate a creature or object. دەرێ هەموو لەناو بە هەموو لەناو شاریاریەکەتان لەوێران ئەم بوونەوەری ئاسمانیمە تاوان شتە چ بکەم Look at me! I'm flying! تاوانش باوێران بکەین تەمامە تا بە خۆت نەبینە لە مێ لێرە وێران نەکرد تەواو وڵا وێرانمان کرد سەرکۆلەکەشم تێکدا توێنی سێرکەکەشمان تێکدا هاوڕێن بوونەوەری ئاسمانی بێتە سەر زەوی ئەوها دەکە بەس گرافیکی یاریەکەی بخۆی ریمەیکە بەڵام زۆر جوانە من یاری کۆنە بەڵام زۆر جوانە ئەوەش لە ئەوەکە مسراک وە کەمێتە تو شەیدی پێینە سەر ژنەکە گیری عسە شێت بووە دیزاستر ئات ڕاکوێل فێر ئەوەش لێرە لە ڕۆژنامەکان بوویتە هەواڵ کە ئاسات ڕووی دەیە A saucer upgrade, perhaps? No? How about your gun or your abilities? ئۆکێ هەوڕێیان تقریبان ئەوە ناسانی یاریەکە بزانم ئەوەندە بەزە زۆر بەشتەکان فێر بوون دەزانن باستەکە یاریەکە یاریەکەم زۆر پێخۆشە بەخۆم یعنی تاوام کردیە کاتی خەرسە پلەسەشنی تاوام کردیە و حەز دەکەم ئێوەش بیکەن بەڕاستیگەر هەستا لەو زۆر یاریانەیە تکا دەکەم بیکەن ئەنجام بدەن چکە یاریانە زۆر خۆشە بەشی دومیشی زۆر چاوەڕوانن دیستریل هومز 2 ساڵاچکە دێتن ئینشاءالله ئەویش هەر بەو شێوازە قسەی لەسەر دەکەین ئینشاءالله تکا دەکەم دوگمە لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیش دیکە ڕێز و خۆشەویستم خۆڵکەن خۆتان لەگەڵ